ئیسلام ئەگەر سبەی تەرجمە بکرێت زمانە زیندوەکانی دنیا شۆشێکی ئەجگار گەورە دروستەکان ڕۆمانە شۆشێکی ئەجگار گەورە دروستەکان لە بە ئاگاهێنانەوەی مرۆڤایەتی لەوەی کە میلەتێکی گەورەی وەکو میلەتی کورد بە درێژایی 100 ساڵ لە چ دۆخێکی ناشرین و پڕشەوساندنەوە و ڕستەمکاریاژی و چۆن تەنانەت نەک مافە نەتەوایەتەکانی بەڵکو مافی مرۆڤبوونیشی لێسەنراوەتەوە و ئەو مافانەی کە وەکو مرۆڤێکێتی لە تورکیاشە ئەوەشی لێسەنراوەتەوە و درڕندەیی و وەحشیگەری و بێئەخلاقی ئایدۆلۆژیای کەمالیزم و ئایدۆلۆژیای ناسیۆنالیزمی تورکی پیشان ئەدات دەرهەق بە مافی کورد دەرهەق بە مافە نەتەوایەتەکانی کورد ئەگەر لەو مدە زەمانێت لەو تاریخەت تێنەگەی کە ناسیۆنالیزمی تورکی تێهات لەو فەزا لەو ژینگە کلتوری و سیاسی تێنەگەی کە ناسیۆنالیزمی تورکی تێدایک بووە و ئایدۆلۆژیای تورانیزم و تاتورکیزم تێهاتووە کایەوە لەوە ناتوانێت لەوە تێبگەیت کە بۆچی ناسیۆنالیزمی تورکی لە ئێستادا ئەو هەموو پارەیە سەرفەکە ئەو هەموو عەسکەر و جوندی و تایارە هێنێت لە قەندیل و لە گارایە بەدوای کۆمەڵە گەریلاوە بۆ ئەوەی لەنایان بوات لەبەرچی لەبەر ئەوەی ئەم ناسیۆنالیزمە هەموو ئیفتیخاری مێژوویی خۆی هەموو شانازی مێژوویی خۆی لەسەر ئەوە بنیادناوە کە کورد بچەوسێنێتەوە ئەوەی کە بەختیار عەلی لە ڕۆمانی دوهەمین ڕۆمانیە کە داگیرکردنی تاریکیە و یەکێکە لە شاکارە گەورەکانی بەختیار عەلی قسەکردنە لەسەر ئایدۆلۆژیای فاشیستی ناسیۆنالیزمی تورکی وەکو هەموو ئایدۆلۆژیا فاشیستەکانی دیکە ئایدۆلۆژیایەکی با بڵێن ڕەگەزپەرستانەیە ئایدۆلۆژیایەکە کە پێیەکی لە نێو ڕاسیزمایە و ئایدۆلۆژیایەکە پێی وایە کە مرۆڤی تورک ڕەگەزی باڵایە مرۆڤی تورک سەر بە ڕەگەزێکی باڵایە زمانی تورکی سەر بە زمانێکی بەرزە و حەزارەتی تورکی حەزارەتێکی باڵایە و بەرامبەر بەوە کە نەتەوەی مرۆڤی کورد مرۆڤێکی نزم و نەویە مرۆڤێکە تەنانەت شایستەی ئەوە نیە تۆ مامەڵی مرۆڤیشی لەگەڵا بکەیت و زمانەکەی زمانی قەلەباچکەیە زمانی کۆمەڵک تەیر و توور و زمانی کۆمەڵک ژاوەژاوی بێمانایە و نەتەوەی کورد نەتەوەیەکی کێویە نەتەوەی لە دەرەوەی حەزارەتە و ئیشی مرۆڤی تورک و ئیشی مرۆڤی باڵای تورک و ئیشی ڕەگەزی پاکی تورک ئەوەیە ئەم مرۆڤە کێوی و ناحەزاری و مرۆڤە دڕندەیە ڕام بکە و بکات بە مرۆڤێکی حەزاری هەموو ناسیۆنالیزمێک کە بەهاگەردونیەکانی خۆی ئەکوژێت و هەموو ناسیۆنالیزمێک کە خۆی متورباکە لەگەڵ کۆمەڵێک ڕەگەزی فاشیستیە ئەبێت بە ناسیۆنالیزمێکی دڕندا و ئەبێت بە ناسیۆنالیزمێکی خوێناوی کە دوجار لە فاشیزم و لە جەنگ و لە کوشتار و لە ناوبردنی ئەوی دیەوە کۆتایی دێت کە لە خۆی ناچێت کە هەڵگری کۆمەڵێک خەسڵەتی جیاوازە لە خۆی خوێندنەوەی ئەو ڕۆمانە بۆ هەموو ئینسانێکی کورد ئێجگار گرنگە و هەموو مرۆڤێکی کورد و هەموو خوێندەوارێکی کورد پێویستەکە ئەو ڕۆمانە بە قوڵی و بە جدی بخوێنێتەوە لەبەر ئەوەی تێبگات کە لەبەر ئەوەی قوڵایی درڕندەیی و وەحشیگەری ناسیۆنالیزمی تورکی ببینێ و ببینێت کە ناسیۆنالیزمی تورکی و ئایدۆلۆژیای ناسیۆنالیستی تورکی هەموو فەخر و شانازی و ئیفتیخاری خۆی لەسەر لێدان لە کورد بنیادناوە هەموو فەخر و فەخری تاریخی خۆی هەموو شکۆی خۆی لەسەر ئەوە بنیادناوە کە میلەتێک نییە بە ناوی کورد میلەتێک نییە بە هەڵگری کۆمەڵک مافی نەتەوەیی بێ بۆیە ئەبینی ئەم ناسیۆنالیستە تووشی جۆرێک لە فۆبیا و هیستیلا بۆ دەرهەق بە کورد و لە هەر شوێنێکە کورد خاوەن جۆرێک لە مافی سیاسی و مافی کولتوری خۆی بێت ئەبینی ئەم ناسیۆنالیزمە دڕندانە پەلاماری ئەیە دڕندانە سەرکوتی ئەکا و دڕندانە هەوڵی لە ناوبردنی ئەدات سەرکەوتن بەسەر کوردە بەدیلی ئەو شکستەیە کە ئەم ناسیۆنالیزمە تووشی هاتووە بەرامبەر بە وڵاتانی تر یعنی ئێمە ئەبینین ڕۆژانە بینین کە ئۆردوغان چۆن تەنازل بۆ رووسیاکە چۆن تەنازل بۆ ئیسرائیلەکە چۆن تەنازل بۆ ئەمریکاکە چۆن تەنازل بۆ هەموو وڵات یونانەکە تەنازل بۆ وڵاتەکانی کاکە تێگەی و ئەو شکستە قوڵەی کە ناسیۆنالیزمی تورکی تێکەوت لە بیدایەکانی دروستبوونیە و ئەو شکستە قوڵەی کە ئیمپراتۆری عوسمانی تێکەوت دوهەمین چارەیەک بۆ ئەم ناسیۆنالیزمە ئەوەیە کە سەرکەوتن بەسەر کووردا و ڕێگەنەدان بەوەی کە کورد بوونی هەبێت کورد هێزی هەبێت کورد قوارێکی بێت یایە مافەنەتەوەیەکانی خۆی ممارەسە بکە لە هەر کوێیەکی ئەم دنیاە بێت جۆرێک لە پارسەنگی سایکۆلۆژی دروستەکە بۆ ئەم ناسیۆنالیزمە و قەلەبووی ئەو شکستە مێژوویانەی خۆی بۆ کاتەوە کە دووچاری بووە سەنتەری چالاکی گەنجانی کەلار وەکو بەرنامەی کارەکانی هەمیشەی ئەمڕۆ کتێبخانی سەنتەر هەستا بە ڕێخستنی ئەو گفتوگۆیە یا بڵێ خوێندنەوەی ڕۆمانەکە لایەن کە کارزانەوە کۆمەڵێک
میوان ئامادە بوون دواتر گفتوگۆ ڕاگۆڕینەوە هەبوو لەسەر دوا بەرهەمی بەختەر عەلی کە ڕۆمانی داگیرکردنی تاریخیە وەکو دەخێکی جیاواز لە نێو ناوەندی ئەدەبی کوردیدا قسەی لەبارەوە ئەکرێت کە ئەم ڕۆمانەیان جیاواز لە تێکستەکانی تری ڕۆمانەکانی بەختەر عەلی گەڕاوەتەوە بۆ دۆخی کورد لە تورکیا گەڕاوەتەوە بۆ ئەو مێژووی کە لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە هەوڵی داگیرکاریەکان و هەوڵی سڕینەوەی ناسنامەی کوردی و زمانی کوردی لەگەڵ کوردەکاندا کە دۆخێکی نەخوازراوە و هەروە هەندێک لایەنی ڕخنەی خستە ڕوو کە ڕۆمانەکە هەرچەندە ڕۆمانەکە 1920 لاپەڕەیە و لە 84 بەش پێک دێت ناکرێت لە ماوەی کاتژمێرێکدا یان زیاتریا کەمتر هەموو چەمکەکانی بخرێتە ڕوو بەڵام کە کارزان ئەمڕۆ کۆمەڵی کۆدی ڕۆمانەکەی کردەوە کە تێگەیشتنی جیاوازی هەبوو کۆمەڵی سەرنجڕاکێشانی تیا بوو ئەکرێ لە مەولا ئێمە زیاتر بیخوێنینەوە خوێنەری کورد زیاتر هەوڵدەن ئەم ڕۆمانە بخوێنەوە و هەروەها ئەوەی گرنگە کە ئەم ڕۆمانە وەرگێڕێ بۆ زمانەکانی تر بەتایبەت زمانی تورکی بۆ ئەوەی ڕۆڵی هەبێ لەسەر هەم تاکی کوردی و هەم کوردەکانی تورکیا کە چیتر بەو شێوە وەحشیگەری و دڕندەیە لە کورد نەڕواندن و بەو شێوەیە پێویستە وەرگێڕێ بۆ زمانی ئینگلیزی و زمانەکانی تریش. يعني للرومانيكية بدرجاي الرومانيكية بختار علي زور بقولي زور بجواني قصي لسنة أول كردوكا أم درندية أم وحشي قرية ناس لازم تركي لك وقت